چوومە خەستەخانەی لەوێن دەرێ سۆنەر و فەحسۆم شیان بۆ کردم گوتیان دە سعات سار خۆت ئامادەکەی عملیاتت دەکەن من ئەمیشم ڕەفت کردەوە گوتم ناکەم عملیات عەلا زیاندامە گوتیان بڕۆ ماڵە ساعتا خۆت حازرکە دووبارە ساعت 6 ئەو هاتوومە نەخۆشخانەی خەسووسی لەوێن دەرێ فەحس و سۆنەر هەم شیان بۆ کردم گوتیان ئەتوش دەتوانین سعات 11 شەوتی ئەوە بکەی نازووری بکەی ساعت 12 دەدنێنەوە ماڵ لە 300 پێویست بە عملیاتیان منش هم شكان رفت كدات ما إيرانا لأخوي بزاد بيد دكتور هم شكيبو كردم قلت بيسد بعمليات ثانية زور دخول بمكواي قلت لأخوي بزاد بيست الحمد لله قلبم تزو خوشوية جماعة شفتوي كيسن باك شنو عمليات شمسنيا زوز خوش لو دكتورة جكم براسي شانازيا خوش بقلب ساختة سەتاسەڵاو لە نەخۆشخانەی میهرەبانی من ناوم ئارامە کارمەند پۆلیسم دوو ڕۆژەمە بەرهاتنە لە دکتۆر دلێر بەڕاستی دکتۆر سەرکەوتوو ڕەتخوای لە شەسابێتن خێزانەکەم ئازاری هەبوو دکتۆر خشمان کرد گوتی 100% خۆڵی کۆرتەوە دەبی عەمەلیات بکرێتن ئیدی دڵمان ڕق بوو نەمان کردو گوتی علاج وەردەگرم دکتۆرچ بەرز لە تەواری گوتی مادەم ئازارەکەت کەم بۆ تۆ تانی علاج وەرگری بزان چ دێتەوە ئەمەش لەسەر قسەی علاجمان وەرگرتو تۆزێک باش دوای ئازارەکەاتەوە سەدان دکتۆر دلێرمان کرد بەڕاستی هەربینی بەس دەبینی و فحسەکان گوتی 100% تووری خەڵک وەرە نییە و دوورشە لەو شتە ئەساسی نییە فقط ئیتهابێک هەیە و خەڵک وەرە نییە لەخوای بەزە قسەکەی ئەو ڕاست بوو ڕێک پاش دوو ڕۆژ عیلاج تەنها دوو ڕۆژ عیلاجی وەرگرت و ئەلحەمدولیلا زۆر باش بوو بۆیە بەڕاستی نەخۆشخانەکە ناوەکە بەخۆی وەیە میهرەبانی ناوەکە خۆیەتی ناوەی خەڵک دەکەم وەک کڕینی پشێک وەک خوازی یارمەتی نەخۆشخانەکەی بدەن خۆ نەخۆش هەچەندی توانێت سەدانی ئەو قسە بڵێ شاڵە کەس پێویست بە نەخۆشخانە بەس ئەوەی پێویست پێیە سەدانی خۆشخانە میهرەبانی بکاتن بەڕاستی میهرەبانن دەستخۆشی لۆ دکتۆر و تەواوی ستافیان بەڕاستی میهرەبانی و سەرکەوتن ئینشاءڵڵا